خۆشەویستان لە تەوەریەکەم ئەمڕۆماندا باس لە بابەتێکی گرنگ دەکەین کە پەیوەندی بە ژیانمانەوە هەیە. کاتێک مرۆڤ گەشتبینانە دەڕوانێت ژیان دەتوانێت لە سەرجەم لەمپەر و بربەسەکانی ڕێگایدا بۆسێتەوە بتوانێت بگات بۆ شتی کە دەوێت، بەڵام بە پێچەوانەوە ئەگەر ڕەشبین بێ ئەوە کامکاری ئاسانە ڕەنگە بە قورسی بێتە پێشاوی. بەتایبەتیش ئێمە ئەمڕۆ باس لە خانمان دەکەین. ئایا ئەگەر خانمان بتوانن گەشتبینیانە بڕوانە ژیان چ ڕۆڵێکیان دەبێت، بەتایبەتیش کەنەوەیەک لە ژێردەستیانە گەورە دەبێت و ئەتوان کۆمەلگایەک بنیاد بنێن. هەمومان لە دایکێکەوە بووین، بێگومان ئەو دایکەش ڕۆڵی هەبوو لە ژیانمانە، بۆی کە زیاتر گفتوگۆ بکەین لەسەر ئەم بابەتە و هەندێک پرسیار ئاڵوگۆڕ بکەین میوانداری بەڕێز بەناز سەعیدمان کرۆ چالاکوانی کۆمەڵی مەدەنی. بەناز خان بەخێر بێت، سپاس زۆر سپاس بۆ میوانداریەکەتان. دەست پێ بزانین گەشتبینی چییە یان کەسی گەشتبین چۆنە ناسرێتەوە؟ دەستان خۆش بێ بۆ تەوەرەی بەرنامەکە. هەڵبەتە سەرباری ئەو قەیرانانی کە لە هەرێمی کوردستان هەیە، چ لە قەیرانی ئابووری، چ لە قەیرانی حکومڕانی، لە قەیرانی سیاسی، لە قەیرانی کۆمەڵایەتی، لە قەیرانی میدیا و سۆشیال میدیاکان و لە قەیرانی ڕۆشنبیری کۆمەلگا و شیاری کۆمەلگا، هێشتا دڵخۆشین بەوەی کە کۆمەڵێک هەن ئیش لەسەر ئاراستەکردنی تاک ئەکەن بۆ بەرەو گەشتبینی. گەشتبینی هەڵبەتە لە دیدی فەیلسوف و زانایان و نووسەر و ڕووناکبیرانەوە پێناسەی زۆر هەڵ ئەگرێ. ئەگەر پێناسەیەک یان دوان پێناسە بکەین، گەشتبینی واتە بڕوابوونێکی ئەرێنی بە خود، واتە هەنگاونان بۆ گۆڕانکاری لە خوددا، واتە یان قوبولکردنی خۆت لەگەڵ ئەو کێشانی کە ڕوبەڕوود ئەبێتەوە و چارەسەرکردنی کێشەکان، دۆزینەوەی چارەسەر بۆ کێشەکان. چۆنێتی ئەگەر لە ژوورێکی تاریکا بێ هەوڵەدا کەسی گەشتبین دروستکاییەک ڕووناکیەک بدۆزێتەوە بۆ چارەسەرکردنی کێشەکانی. ئەمە وەکو پێناسەیەکی کورد لە دیدی زانایان و نووسەرانەوە. سەبارەت بەوەی کە گرنگترین بنەمایەک چییە تاکێک بە ڕەشبینانە بڕوانێتە ژیان بۆ سێکتەرەکانی ژیان و ئەگەر ڕەشبینێگە بوردەودە لە خۆی دوور بخاتەوە؟ واتە مەبەستان ئەوەیە ئایا ڕەشبین بێت یاخود بەرەو گەشتبینی بڕوات؟ بەرەو گەشتبینی بڕوات. تەبعاً ئەو کەسی کە بێوێ گۆڕانکاری لە خۆیان بکە، یەکەمین هەنگاونان کە بۆ خۆی ئەینێت دروستبوونی ئەو گەشتبینیە. تەبعاً گەشتبینی ئەوە نییە بە تۆ بڵێ کێشەیەکە دەبێ بڵێ دڵخۆش بە و هیچ نییە و تێپەڕێ. نە، گەشتبینی دروستبوونی گۆڕانکاریە، دروستبوونی ناسینی خۆتە، چۆن خۆت ئەناسی و دواتر چۆن ڕوبەڕووی ژیان ئەبیتەوە. وەکو لای هەمووان ناشکرا ژیان پێک دێ لە خۆشی و ناخۆشیەکان، چۆن ئەمە هاوسەنگی ئەەکەی. ئەگەر تاکێک بێوێ چۆن بە هەنگاو بنێ بەرەو گەشتبینی. یەکەمین شت کە لە خۆیان دروستیەکە قوبولکردنی خۆیەتی، قوبولکردنی ژیانە، ئەو کێشانی کە لە ژیانە هەیەی، و خاڵێکی کە بڕوابوون، ئیمان، ئەمانە وا لە کەسی بەرامبەرەکە، وا لە کەسی گەشتبینەکە قوبوڵی بێ، خۆشحاڵ بێ بەوەی کە ئەمە تاقیکردنەوەیەکە لە ژیانە. ئەگەر بەم تێڕوانینە بڕوانێت، ئەوە کەواتە هەنگاوێکی ناوە بەرەو گەشتبینی. و هەروەها تەوازن هاوسەنگکردنی ژیان، کە ڕێخستنی کاتەکانی وە پلاندانان بۆ خۆی، دانانی ئامانجێک لە ژیانە، هەنگاونان بۆی بۆچی هاتوۆتە ئەم دنیاە، ئەرکی چییە، بۆچی ئەوێ چی بکا لە ژیانە، ئایا هەر تاکێکە بژی و بخوات و تەواو یان دانیشێ بە دیار خەمە و فلانە کەس وایە و فلانە کەس ئەمەیە و من بۆ ناگەم بە ئامانجەکان، من ناگەم بۆ بە ئەو شتێک کە ئەمەوێت. ئەمە وردە وردە وای لێ ئەکا کەڵەکە ئەبێ، بۆیە ناتوانێت بە ئاسانی چارەسەری بکە. کەواتە من ئەگەر بمەوێت تاکێک ئەگەر بێوێ گۆڕانکاری لە ژیانی بکە، ئەبێ کەشێکی ئارام بۆ خۆی دروستکە. ئەم کەشە ئارامە چی لە چیەوە دروستە بێ؟ وەکو وتمان باوەڕەکانی ئیمان و چوار دەورەکەی ئەو ژینگەی کە تیاژی، هاوڕێتی کێکە، خێزانەکەی، ئەمانە هۆکارن بۆ دروستبوونی گەشتبین. باشە بەناسخان، ئافرەتان ڕۆڵیان چییە لە دروستکردنی گەشتبینیە و تا چەندێک بۆیان گرنگە گەشتبین بن؟ ینی وەکو وتیشم هەمومان لە دایکێکەوە بووین و بێگومان هەر دایکیشە نەوەیەک پەروەردە کە کۆمەلگایەک بنیادنێ. ئەمە چی گرنگێکی هەیە؟
خۆی ئەگەر لە مێژۆ بڕوانی هەتاوەکۆم سەردەمەی ئێستا ئافرەت ڕۆڵێکی زۆر گەورەی بینیوە لە گەشتبینی کۆمەلگا لە بنیاتنانی کۆمەلگا ئەویش چۆن ئەمەی کردو ئەگەر ببینین زۆرێک لەو کەسانی کە قودوەن لە کۆمەلگا یان خێزانێکی تەندروست لە کیەوە هاتوو لە دەست پەروەردەی دەستی ژینێکەوە هاتووە دایکێکەوە هاتووە ئافرەتێکەوە هاتووە کەواتە ئافرەت ڕۆڵێکی زۆر گەورەتر ئەبینێ وەک لە پیاوان لە گەشتبینیە بۆچی چونکە ئەرکی پەروەردەکردنی لەسەر ئەرکی هاندانی مناڵەکانی لەسەر وەک خۆتان نەزانن ئافرەت سەرباری ئەو هەموو ڕۆڵەی کە هەیەی ئافرەتی بەتوانامانێت تەبعاً ئەگەر دواتر لەسەر ئەو مەسلەیە ئێمە سەری ئەکرێ ئافرەتان بکرێن بە چەند بەشێکەوە ئێمە ئافرەتی ڕەشبینیشمان زۆرە ئەو ئافرەتی گەشتبینیشمان زۆرە بۆیە ڕۆڵێکی گەورە ئەبینێ ئەگەر چ لە ئافرەتێک بێ کە زەواجی کردبێتە زەواجی نەکردبێ سیرەکەی دایکێک بە گەشتبینی کە مناڵەکەی پەروەرداکە بە دڵخۆشی هەڵەستی پەروەردەیەکە گەشتبینە بەوەی کە داهاتووی مناڵەکەیە بینێ ئامادەیە هەموو شتێکی بۆ بکە ئەمە یەکێکە لە گەشتبینەکان سیرەکەی ئافرەتێک دیسان لە دەرەوە کارەکە بۆچی بۆ هاوسەنگکردنی ژیانی و پەروەردەکردنی مناڵەکانی کاتە ڕۆڵی زۆر گەورە ئەبینێ ئافرەت لە دروستبوونی گەشتبینیە ئەگەر ئافرەت گەشتبین بۆ ئەوە تاکی کۆمەلگاش تەندروست دەبێت باشانی زۆر جار ڕەنگە بە قسە ئاسان بێ کە بڵین گەشتبینی دروستکە بەڵام کاتێک ڕوبەڕووی واقع ئەبینەوە ڕێک لەوێ بەرکەوتنێکمان بۆ دروست ئەبێ لەم حاڵەتایە چی بکەین کاتێک ڕوبەڕووی هەندێک کێشە و ئارێشا بینەوە بتوانین ئەو هاسەنگی ڕابگرین کە دووبارە ڕەشبینی ڕوومان تێنەکاتەوە ڕاستە خۆی وەکوتم لە کۆمەلگای کوردیە جیاوازترە کۆمەلگایەک بۆ کۆمەلگایەکی تر جیاوازترە لە مەسەلەی کۆمەلگای کوردستانی ئێوەمە وەکوتمان سەرباری و قەیرانانی کە هەیە لە هەرێمی کوردستان ئافرەت بەش پشکی گەوریان بەرکەوتۆ لە مەسەلەیە چونکە کەمی پێداویستیەکان باری دارایی ئابووری ئەمانە هەمووی کەڵەکەن لەسەر دروستبوونی دۆخێکی ڕەشبینی ناومێدی کەواتە چی بکەم بۆ ئەوەی بتوانم گەشتبین بم کە وەکوتم کەشێکی ئارام ئەو بەیانی کە دایکێک هەڵەسێ ژنێک هەڵەسێ کچێک هەڵەسێ چی بکا بۆ ئەوەی هەنگاوێک بنێ ئەو بارودۆخی کە تەیەک ڕگاسانیش نەخێر گەشتبینی هەروە ئاسانیە یعنی وەکو وتم دۆزینەوەی تروسکایەکی چارەسەرە بۆ ژیانی چی بکا بۆ ئەوەی ئەبێ پلاندانێ بێ ئامانجدانێ ئەبێ هەنگاو بنێ دەرونی خۆی ئارام کاتەوە دەرونیش بەچی ئارامە بێتەوە کوتم ئەگەر ئێمە لە ڕوانگەی ئیسلامەوە سیر بکەین یەکەمین شت ئێمە خوای گەورەمان هەیە ئێمە خوای گەورە کە خۆی لە قورئانە باسی ئەکا ئەلا بیذیکری لای تەطمەئین القلوب کەواتە دڵەکان بە زیکر ئارامە بێتەوە ئەمە ژوات لێ ئەکا وردە تۆ چی بکەی کەشێکی ئارام بۆ خۆ دروست بکەی ئەو ئیمانەوات لێکا کەشێکی ئارام دروستکە و خاڵێکی کە گۆڕانکاری لە خۆیە هەنگاونان لە خۆیە لەم هەنگاونانەش چۆنە بێ خوێنەوە هۆکارێکە بۆ ئەوە دەوروبەری ژینگەکەی هۆکارێکە بۆ ئەوە و هەروەها پەیامی چییە لە ژیان ئایا ئەگەر من دانیشم ماڵ و مناڵەکەم ڕوبەڕووی چیە بێتەوە بە ڕەشبینی خێزانەکەم ڕوبەڕووی چیە بێتەوە دایک و باوکم ڕوبەڕووی چیە بێتەوە بۆیە زۆر گرنگە هەنگاونانەکە چۆن ئەنی چۆن قبولی ئەم کێشە ئەەکەی بۆ چارەسەرکردن زۆر باشە گرنگترین ئەو سوودانە چین بە تایبەتی کە باسی خانمانەکەین خانمان ڕەشبی بن گرنگترین سوودێک چییە چ بە خێزانەکەی چ بە خۆی دەیبەخشێت لەوەی کە بەردەوام بە ڕەشبینانە دەڕوانێتە ژیان ئەفو بە گەشتبینان دەڕوانێتە ژیان بە گەشتبینانە دەڕوانێتە کاروبارەکانی چ لە نێو خێزان چ لەگەڵ هاوسەرەکەی گرنگترین و خاڵانە یەکەمین شت خێزانێکی تەندروستە بنیادنانی خێزانێکی تەندروستە ئەم خێزانە تەندروستە دواتر ئەچێتە کێوە کۆمەلگاوە ئەم بنەمانە کە ئافرەت دروستێکە ئێمە سێ جۆر لە ئافرەتمان هەیە ئەگەر ئافرەتان دابشکەین بەسەر سێ چینە چینێکمان هەیە لە ئافرەتان کە زۆر بەتوانن ئەمانە نخبەکانی کۆمەلگان ئەو ئافرەتانن کە سەرباری ئەوەی ئەرکی دەرەوەیان لەسەر چ لە سێکتەری حکومەتا بێت چ لە
دایرەکەیا بێ چ لە کەرتی حکومیە بێ چ لە دەسەڵاتە بێ چ لە کاروبارەکانی دەرەوە بێ سەرباری ئەوەیش چیت لەسرە ئەرکی ماڵەوەی لەسرە ماڵ و مێردی لەسرە مناڵی لەسرە تەنانەت ئافرەتمان هەیە ماڵە خەسووران و ماڵە باوکیشی لەسرە کەواتە ئەمە ئافرەتانێکی گەشتبین ئەگەر ئەم جەوە گەشتبینە بۆ خۆی دروستنەکە ناتوانێت ئەم هەنگاوانە بنێ ناتوانێت ئەم گۆڕانکاریانە بکە کەواتە ئەمە چینێکمانەیە ئافرەتانی زۆر بەتوانەمان هەیە ئێمە لە کۆمەلگا وای کردووە کە هەنگاو بەرەو گەشتبینی بنێ کە گۆڕانکاری لە خۆیان دروستکە هاوسەنگی لە ژیانیان بپارێزێ چینێکی تری ئافرەتانمان هەیە ئەمانە سەرباریەوەی کە خوێنەوار و نەخوێنەوارن بەڵام هەموو هەوڵێکیان ئەوەیە کە چی بکەن خێزانێکی تەندروست بنیاد بنێن خێزانە تەندروستەکە چیەکە بەردەوام هۆڵی بنیادنان و بەرەو پێشبردننی خۆیە چۆن گۆڕانکاری لە خۆیە ئەکا لە مناڵی ئەکا ئەگەر ڕێ بە دوای ئەوەیە کە چی باشە بۆ ئەوەی کە پەروەردەیەکی دروست بکە بە دوای دائنیشێ بە سەعات گوێ لە ڤیددیۆیەکی پەروەردەی ئەگرێ دائنیشێ کتێبێکە خوێنێتەوە دائنیشێ ڕێگە چارە بۆ دروستبوونی کێشەکە چارەسەرکردنی کێشەکان و پەروەردەیەکی دروستەنێ ئەمە وای لەکە ئەمەش چینێکی باشمان هەیە لە کۆمەلگا بەڵام چینێکی ترمان هەیە بەداخەوە ئەم چینە هەم کارەساتن بۆ خۆیان بۆ کۆمەلگا کارەساتن بۆ خۆیان بۆ خێزان و بۆ دەوروبەریانەوە بۆ کۆمەلگاش لەبەرەوەی ئەم چینە لە ئافرەت بەداخەوە تۆزێک ئەکرێ بڵێم زۆربەی کۆمەلگاش پێکەهێنی هەمیشە لە دوای مۆدێل و مۆدێلکاری گرنگ نییە پەروەردەکەی چییە گرنگ نییە مناڵەکانی چۆن پەروەردابێ گرنگ نییە ئەخلاقیاتی ژیانی چۆنە گرنگ ئەوەیە کە ئەمڕۆ مۆدێلی چییە فلانە کەس وایوت چون بۆ ماڵی خەسومایان پێوتمەوە زانم مەبەستی من بوو براژنەکەم وایوت فلانە دراوسێ وایوت ئەوە ژیانی فلانە کەس بۆ وایە بۆ ژیانی من ناگاتە هیچ ئەم جارە قسانە بێتە مایەوەی کە ئەم کەسە بە ڕەشبینانە بڕوانێت هەموو شتەکانی ئەوە کوتم ئێمە دوو چینمان باس کرد لە گەشتبینی ئافرەت ئەمەش چینێکیانە لە ڕەشبینەکان بۆیە بەڕاستی دواتر ئەم ڕەشبینیە گوازرێتەوە بۆ کێ بۆ مناڵەکان ئەم مناڵانە چنە کێوە چنە کۆمەلگاوە ژینگەی دەوروبەر دواتر ئەمانش لەسەر هەمان شت پەروەردابن بۆیە بەڕاستی ئێمە سەرباری ئەوەی کە ئافرەتانی لێ هاتوو بەتوانامان هەیە لە کۆمەلگا ئافرەتانی بەم جۆرەشمان هەیە یعنی من نمونەی لەبەرەوەی بە حکمی پیشەکەم لە ناو خوێندکارە شتی زۆر سەیر و سەمەرە هەیە لەسەر مەسەلەی ڕەشبینی و گەشتبینی یعنی دایکمان هەیە ئەوەندە بە پەروەردەیەکی دروستەوە ئەو مناڵە پەروەردە ئەکا یعنی ئەوەنە بە شەوق و زەوقەوە سەرباریەوەی ئافرەتمان هەیە وەڵڵاهی ئەوەندە ناڕەحەتە باری گوزەرانی ژیانی ناخۆشە کێشە و مشاکلەکان بەڵام هێشتا ئومێد و تروسکایەکی هەیە لەبەرچی لەبەر خێزانەکەی دایک و باوکی لەبەر مناڵەکانی لەبەر دەوروبەرەکەی لەبەر گۆڕانکاری لە خۆیان ئومێدیەوەی کە ڕۆژێ ئەگاتە شتە ئەگاتە ئەو گەشتبینی ئەمە پێوترێ گەشتبینی بەڵام لەگەڵەوەشە ئێمە چەندین دایکشمان هەیە کە بەداخەوە زۆر سەرباری ئەو هەموو پێداویستی کە هەیەی هێشتا ناڕازیە لە ژیان باش ئێمە نمونەمان زۆرە لەو دایکانێک کە بەڕاستی نمونە بوون یان خانمانێک کە ڕۆڵیان هەبوار بنە خات و خەدیجە کە چۆن پاڵپشتی پێغەمبەرمانی کرد دووری خوای لەسەر بێ یاخود دایکی ئیمامی ئەحمەد دایکی شێخ عەبدولقادری گەیلانی چەندین نمونەمان هەیە لەمانە لێرەدا ئەو ڕەبتەکەمە بۆ پرسیاری کە ئاینی ئیسلام چ ڕۆڵێک دەبینێت لە دروستکردنی گەشتبینی بۆ ئافرەتان یاخود بۆ زۆربەی تاکەکان بووی کە بتوانن بە شێوازێکی جیاواز بڕوانە ژیان پرسیارێکی جوانە ئاینی ئیسلام ڕۆڵێکی گەورە ئەبینێ لە مەسەلەی ئافرەتە بەداخەوە ئێمە چینێک لە کۆمەلگا دروست بووە کە هەمیشە دژی ئاینی ئیسلام قساکەن ئاینی ئیسلام ئافرەتی وا چەوسانەوەتەوە ئاینی ئیسلام وەها زوڵمی لە ئافرەت کردو لە کاتێکە ئەو ئازادی ئەو پەروەردەی ئەو ڕێزەی ئەو قەدری لە ناو ئیسلامە هەیە بەرامبەر بە ئافرەت لە هیچ ئاینێک و لە هیچ منهەجێکی ترانیە مثلەن ئێمە ئەگەر سەیری ژیاننامەی پێغەمبەران و پێغەمبەری خۆمان بکەین درودی خوای لەسەر بێ ئافرەت چ ڕۆڵێکی گەورەی بینیوە لە بنیانیانی پێغەمبەرایەتیە چ ڕۆڵێکی بینیوە لە داواکردنی ئاینی ئیسلامە خات و عایشەمان هەیە کە چۆن ئاینی ئیسلام لە سەردەمی دەستیەوە و چەندین ئافرەتی تریشمان هەیە نەکەر لەو سەردەمەوە هەتاوەکو ئێستا و زۆربەی دیقەت بن زۆربەی ئەو کەسانی کە پێشەنگن لە کۆمەلگا کێ لە پشتیانەوە بۆ لە پیاوان
کێ لە پشتیانە ئافرەتێکی بەتوانە ئافرەتێکی گەشتبین ئافرەتێکی لێهاتوو لە سەرباری ئەو هەموو ناڕەحەتی هەیەی وەکووتم ئەرکی دایکاتی زۆر قورسە یعنی تۆرە ئافرەتێک یعنی ئەمە هەر بۆ خۆی پرۆسەیەکی گەشتبینی ئافرەتێک ئەرکی دایکاتی لەسەر ئەرکی دەرەوەی لەسەر ئەرکی ماڵەوەی لەسرە ئەرکی میوانداری لەسرە سەرباری ئەوەش هێشتا لە گۆڕانکاری هەوڵی گۆڕانکاریە بۆیە ئاینی ئیسلام زۆر بایەخی بە ئافرەت داوە لە تەنانەت ڕۆڵی ئافرەت یعنی ئێمە سوورەتێکمان هەیە بە ناوی ئافرەتەوە یعنی چەندین لێهاتوویمان هەیە لەسەر مەسەلەی ئافرەت کە ئاینی ئیسلام گرنگی پێدا یعنی تەنها ئێمە خۆ ئازادی ئەمانی کە پێمانە فرۆشتنەوە کەڵێن ئازادی لە ئیسلام ئازادی لە ئافرەت قەدەخە کردو بە پێچەوانەوە منەڵێمەوە ئازادی لە ئاینی ئیسلامە هەیە لە هیچ هینێکی ترانیە بۆ مەسەلەی ئافرەت بۆ چونکە بایەخی پێدا ڕێزی لێ ئەکرێ هانی ئەدا تۆ پایەکی گەورەی ئەم کۆمەلگای تۆ خوا ڕێزی لێ ناوی ئاەتی بە ناوی تۆ داپەسانەوە کاتە سێریکەن چەند ئەوە پێغمبەر درودی خوای لەسەر بێ خۆی چەند بایەخی پیاوە یعنی گەورەترین کێشەی کە هاتووە تۆ یەکسەر لای کێ باسی کردو لای خێزانەکانی یعنی خێزانەکەی پاڵپشتی بۆ پرۆسەیەکی گۆڕانکاری گەورە لە ژیانیە مامۆستا تا چەند گرنگە ئەم گەشتبینیە ئەم کەسە هەم بە ڕوخساریەوە دیار بێت هەم لە گفتار و گفتوگۆ و میوانداری و زۆر شتی دیکە یان ئەم گەشتبینیەی هەمیشە بەردەوام لەگەڵ ئەو کەسانە باس کات کە بوون بە ڕۆژبینانە ڕوانە ژیانیانی ئەم ڕەتیان باتەوە بە جوانی تیان بگەێنێت کە بۆ شوازە نیە ژیان بۆ شوازە نیە کاروبارەکانمان کە تۆ لێ ئەڕوانی ڕۆژبینانە خۆی مەسلەی ڕوخسار بشێکی گرنگە لە زمانی جستەیە لە گواستنەوەی گەشتبینیە بۆ مەسلەی دەوروبەر بۆ مەسلەی مناڵە مێردە میوانداریە مەسلەیەکی گرنگە ڕوخسار و بەدیلانگویچەکە بەڵام مەرج نییە ئەو کەسەی کە ڕوخسارێکی سادە و گەشت ڕووخۆش نەبوو ئیتر مانای ئەوە نییە گەشتبین نەبێ مانای ئەوە نییە کەمە کەسێکی ڕووخاو بێ نەخێر کەسمان هەیە ئێمە خەڵک هەمومان لە چواردەوری خۆمانەوە سیرکەین خەڵکانێکی زۆر هەیە کە سەرباری ئەو ناڕەحەتیانەی هەیە وەکووتم گەشتبینیەکە لە ڕوخساریا بە دەرەوەی خەڵکانێکیشمان هەیە سەرباریەوەی کە کێشێکی وهاینی بەڵام بچووکترین کێشەی کردوتە ناڕەحەتی خۆی و بە فەیسیەوە دیارە و کردوێتی مەشاکیل بۆ کۆمەڵگا بۆیە ئەم ڕوخسارە زۆر گرنگە لە مەسەلەی ڕوخسارە کاتێک کە تۆ زەردەخەنەیەکەکەی بۆ میوانەکەت بۆ مناڵەکەت یعنی هەر تۆ لە مناڵەکەی خۆت لە دایکت لە باوکت ئەچی بۆ لای دایکت کە بە ڕووخۆشیوە ئەچی چەند کاریگەری هەیە مامۆستا زۆر ئەڵەن زەردەخەنە هاوەکو ڤایرۆسێ وایە کە من زەردەخەنەم کرد یەکسەر بەرامبەرەکەشم ڕەنگە ئەو هەستی بۆ دروست بێ ئەو گەشتبینیش ڕەنگەمان شت بێ بە دڵنیایەوە یەکسەر پێتەڵێ ئەگەر ئەو کەسی بەرامبەر ڕەشبین بێڵێت خوا ئەوە چیە دڵی خۆشە ئابە منیش بڵێ یەکسەر وات پێڵێ کەواتە زۆر گرنگە بۆیە تۆ ئەمە وزەیەکە ئیری بە بەرامبەر ئەم وزە کاریگەری هەیە ئەی بەخشی کە تۆ چالاک بی کە تۆ گەشتبین بی بۆیە هەر لە مەسلەی تاقە کەونیەکانیشە ئەم مەسلەیە زۆر کاریگەری هەیە لەسەر مەسلەی ژیانکردن و ستایلی ژیان و بۆ دەوروبەر و بۆ میوان و بۆ ماڵ و مناڵ کاتێک کە تۆ گەشتبینی بە ڕووخۆشی یەکسەر ئەمە تێکەڵی لەرەی موگناتیسی ژینگە ئەبێت ئەگوازرێتەوە بۆ دەوروبەرەکەت بۆیە کاریگەری گەورەی هەیە من ئەگەر میوانێکم بێت ئەگەر فەیسی دەم و چاوم ناڕەحەت بێ و یعنی ها هیچ زەردەخەنەیە نەکەم لە خۆی و میوانەکە کەوێتە گومانەوە ئەڵێ ڕەنگە من پێی خۆش نەبێت کاتە گەشتبینی کارێکی گەورەی گۆڕانکاری ئەکا بەڵام ئەم گەشتبینیە یعنی پرۆسەیەکی یەک لەحزەیی نییە ڕووبا پرۆسەیەکی سەعاتی نییە ئەبێت تۆ بەردەوام ئیشی لەسەر بکەیت بەردەوام گۆڕانکاری لە ژیانی خۆتا بکەیت زۆر باشە ئەم بابەتی گەشتبینیە لە کەسێکەوە بۆ کەسێک گۆڕانکاری بەسەر دێت یاخود شازێکی دیکە پرسیار بکەین بوون لە کەسێک خانمێک لە ماڵە لەوانەیە کەمتر بەرکەوتنی لەگەڵ کۆمەلگایە هەبێت بەرکەوتنی لەگەڵ شوێنێک هەبێت کە ئیشی تیا بکە وشارێکی کەمتری هەبێت بە بەراوردەوەی کە خانمێک لە دەرەوە کارەکە مامۆسایە کارمەندە ئەم دوو کەسایەتیە لە ڕووی گەشتبینیەوە جیاوازیان هەیە؟
بەڵێ کە گەشتبینی لە کەسێکەوە بۆ کەسێکی تر جیاوازی هەیە تەنانەت لە میلەتێکەوە بۆ میلەتێکی تر جیاوازی هەیە مەسەلەی ئافرەتان کە وەکوەوەی کە باسیەواکەی کە ئەوانی کە لە ماڵەوەن ئەوەشی کە لە دەرەوەی هەڵبەتە پرۆسەیەکی زۆر گرنگەوەی کە چێتە دەرەوە تەبعاً ئەگەر ڕەشبینیش بێ لە ماڵەوە گەر تێکەڵی بەرکەوتی کەسێکی گەشتبین بێ گۆڕانکاری تیا دروسە بێ وەکو چۆن ئاوێک بکەی بە ئاگرێکە ئاوا تۆزێک وزەیەک وەرئەگرێ ئەی مەسەلەی و ئافرەتانی کە لە ماڵەوەن من پێم وایە لەم سەردەمەیە هیچ بیانوویەک نییە هیچ بیانوویەک نییە بۆی ئافرەت نەتوانێت کەشێکی گەشتبینانە بۆ خۆی دروستکە بۆ ئێستا لە ڕێگەی هەر مۆبایلەکەی دەستیەوە ئەتوانێت ژینگەیەکی زۆر باش دروستکە ئێمە ئافرەتانی زۆرمان هەیە لە کۆمەلگا کە بەرکەوتیشیانە لە دەرەوە چونە دەرەوەیەکی کەمیان هەیە لە هیچ دام و دەستگایەکی شانە بەڵام لەسەر باری ئەوەی ئەم کەشببینیەی بۆ خۆی دروست کردو هاتۆ تەنانەت وای لێ کردووە تەنانەت گۆڕانکاری لە ماڵەوە بکە تەنانەت ئیش بۆ خۆی بدۆسێتەوە لە ماڵەوە پەیچێکی ئۆنلاینی داناوە سیرەکی گۆڕانکاری دروست کردو بۆتە هۆی داهات بۆ خۆشی بۆ ماڵ و مناڵیشی ئەمە لە ڕێگەی چێوە لە ڕێگەی ئەو ئامانجە و ئەو گەشتبینی کە بۆ داهاتوو بۆ ماڵ و مناڵی هەیەی بۆ دەوروبەرەکەی هەیەی کەواتە من ئەڵێم هیچ بیانوویەک نییە ئەمڕۆ بۆ ڕەشبینی بۆ ئافرەتێکە لە ماڵەوە بێ ڕەشبین بێ بۆ ئەگەرەتوانێ ئەگەر ناتوانێت کتێبێک بخوێنێتەوە ناتوانێ هیچ هینێک بکات مۆبایلەکە بەدەستێوێتی ئەگەر زمانیش نەزانێ ئەمڕۆ دەیان کەسمان هەیە ئێمە لە کۆمەڵگەی کوردیا باسی پەروەردەی دروستمان بۆ کا باسی کەشببینیمان بۆ کاتوانی گوێ بکرێ لەمانە بەڵام بەداخەوە ئەبێ ئەمەش وریا بێم کەسە لە مەسلەی میدیا و سۆشیال میدیا بۆ خۆتان ئاگادارن تەوشمێکی ڕەشبینی ئێجکار زۆر لە هەرێمی کوردستانە خەریکە دروستە بێ بۆ بەهۆی ئەم فەزای سۆشیال میدیاوە یعنی وای لێ هاتووە چ بۆ پیاوان و چ بۆ ئافرەتان و چ بۆ گەنجانیش وای لێ هاتووە سەیرەکەی خەریکە تاک خۆی ونەکە خەریکە ون ئەبێ کە کێیە یعنی خەریکە ناسنامەکەی خۆی وای لێ ئەرێ بەڕاست من بۆچی ئیشم چییە ئەرێ من چۆنم ئەرێ من چیم ئەوێ یعنی وای لێ هاتووە ستایلی ژیانی خەریکە خۆی نمایشەکە بۆ خەڵک بە تایبەتی لە چینی ئافرەتانە ئەمە یعنی دوای دانیشێ بە سەعاتی بە دیار مۆدێلاتێکەوە گرنگ نییە گەر لە ژیانی ڕاستەقینەیە خۆی گەشتبین بێ دڵخۆش بیاننا بەڵام گرنگەوەی نمایشکە بۆ کۆمەلگا خۆی بۆ خۆتان ئاگادارن بەدەیان کەس بە سەدان کەس لەم کۆمەلگا دروست بووە کە واقعی ڕاستگۆیی ژیانی بەو شێوازەنێکە لە سۆشیال میدیا نمایشیەکە یعنی تەنانەت چ لە خواردنی چ لە جلوبەرگی چ لە ئاڵسوکەوتی لە ژیانی هاتوچۆی ئەمانەی بۆ بە نمایش خۆی ون کردو ناسنامەی خۆی ون کردو بۆیە کەواتە ڕۆڵی سۆشیال میدیا کاریگەری هەیە لەسەر تا چەند کاریگەری بە لەسەر زۆر کاریگەری هەیە زۆر کاریگەری وەکو وتم بەشێک ئەگەر ئێمە سەیری باو باپیرانمان بکەین یعنی هەر لە باپیرەمان بپرسین لە نەرکمان بپرسین سەیرەکەین ئەگەر باسی گەشتبینی لێ بکەی و بەم هەموو پێداویستی و گۆڕانکاری و لەم سەردەما ئەڵێ وەڵا ڕۆڵە ڕابردوو خۆشترە کە نەبوونی پێداویستێک و وەرزێک ئیشی ئەکرد وەرزەکەی تدانش لە ماڵەوە ئەی خوارد هیچ گۆڕانکارێکی وەهاش نەبوو پێداویستێکیش وەهاش نەبوو ئەڵێ وەڵا ڕۆڵە ڕابردوو خۆشتر زۆر خەڵک بگەڕێتەوە بۆ ڕابردووان یعنی ئێستا هەمومان ئاواتمانەوەی بچینە گوندێکەوە دانیشین بۆ ئەمە ئەەکەین لەبەرەوەی ژیانێکی سادەیە نمایش ناکا بۆ خەڵک ئێمە ئێستا ژیانمان وەکو وتمان بۆ بە نمایش بەناز لە کۆتایی ینی ئەوە ڕوونکەینەوە ڕەنکە خۆشمان ڕۆڵمان هەبێ لەوەیە کە لە سۆشیال میدیا چێ بینین ینی ڕۆژانە سێرەکی چەندین هەواڵی ناخۆشیێتە بەردەممانیان چەندین پیجی لابەلا و هەواڵی درۆ ئەمانە ئەگەر خۆمان تا ڕادێ کۆنتترۆڵیکەین ڕەنگە کاریگەری هەبێ لەسەر ئەو ڕژبینی و گەشتبینی کە هەمان ئەمە پرسیارێکی زۆر گرنگ و قوڵە بە ئاسانی ئەمە چارەسەر نابێ بۆ چونکە ئێمە کە تەکنەلۆژیا هاو زۆر بەکراوی کەوتین بەسەر ئەم تەکنەلۆژیا یعنی بە مەرحەلە نەهات ئەم مەسلەی تەکنەلۆژیا بە مەرحەلە نەهات ئەمە خاڵێکی تر وشیاری کۆمەلگا و خێزانەکان یعنی زۆر سەیرە من خەڵکانی کۆمەلگەی ئێمە دایک و باوک مۆبایلەکە داتە دەست مناڵەکەی و گەنجەکەیەوە هیچ سانسۆرێکی لەسەر نییە
ئەمە چۆن ڕەشبینی دروست ناکە ئەم هەموو لێشاوی فەزای بڵاو بێتەوە و هەروەها مەسلەی سۆشیال میدیایە تۆ ئەگەر وشیاریت نەبێ ناتوانانی کۆنتترۆلی بکەیت وشیارێکە زۆر گرنگە ئەجا تاکشتی ئێمە خێزانی ئێمە لەم ڕۆ وشیاریمان کەمە یعنی تەسەور کە خوێندکارمان هەیە معقول نییە لە چ لە سەرەتایی چ لە ناوەندی ئەم مەرحەلە زۆر هەستیارە یعنی دایکێک لە دوی سەرەتایەوە مۆبایلێکی داوە بەدەست مناڵەکەیەوە ئەڵێ بەس بۆی من مەشغوڵ بم ئیشەکانم کەم با ئەم سەیری بکە باشە ئەم مناڵە بەدەیان شتە بینی یعنی بۆ خۆتان ئاگادارن بەسیتنی شت بۆ بچیەکە چ گۆڕانکاریەکی کردووە لەسەر مەسلەی مناڵە لەسەر مەسلەی گەنجە کەواتە سۆشیال میدیا وشیارێکی زۆر گرنگی خێزانەکان ئەبێ ئەو وشیاریەکەن پاشان دەسەڵات و حکوومەتیشە بێ سانسۆرێک بۆ هەندێ لە پەیج و لە کۆمەڵێ ڕۆژی پەروەردەی و ئەخلاقی دانی مامۆستا بیکەینێک دوا پرسیار چینی مامۆستا ئەوانەی کەوانە دەڵێن ئەوانەی کە پەروەردە دەبەخشنە قوتابیان و فێرخوازان تا چەند گرنگ ئەوانیش ڕەشبینانە بڕوانە ژیان ڕەشبینانە بڕوانە پرۆسی خوێندن ئەوە کاریگەریان هەبێت ئەوشۆ بەردام لەوانەیە قوتابیەک بە تایبەتی لە سەرەتایە ئەوەندەی ئەڕوانێتە دەمی مامۆستاکی نەڕوانێتە دەمی دایک و زۆر ڕاستە خۆی ڕۆڵی مامۆستا گەورەترین پرۆسەی مەسلەی گۆڕانکاریە لە هەموو کۆمەڵگایەکە ئەگەر وردی کەینەوە ئێمە مامۆستای زۆر بەتوانامان هەیە مامۆستای زۆر گەشتبینمان هەیە ئیش لەسەر ئەم پرۆسەیەکە بەردەوام کۆمەڵێ مامۆستای بەتوانا هەیە بە گەشتبینانە هەمیشە ئیش لەسەر گۆڕانکاری خوێندکارەکەیەکە بەڵام بەداخەوە بمانەوە نەمانێ مامۆستای دیسان دابەشە بێ بەسەر چەند چینێکە مامۆستایشمان هەیە بەداخەوە من خۆم لە ناوەندەکانی خوێندنا چەندین ئەمەم بینی و یعنی بەڕاستی هیچ دروستکایەک گەشتبینیتیانە بۆ ئەم خوێندکارە ئایا ئەم خوێندکارە چییە یعنی خوێندکار قسە لەسەر دایک و باوک وەرناگرێ ئەوەندەی قسەی هاوڕێکەی وەرەگری ئەوەندەی قسەی مامۆستاکەی وەرەگرێ ئەوەندە قسەی ماڵەوە وەرناگری بۆیە من بە تەسەووری من خۆزگەمە خواست هەموو مامۆستایەک ڕۆژانە یعنی ستایلی ژیانی وا بووایە بەشێکی دانایە بۆ وشیاری خۆی بۆ خوێندنەوەی خۆی بۆ گۆڕانکاریەکان تەنها لەسەر ئەو منهەجە نەبێ تەنها پەیوەست نەبێ بەسەر ئەو منهەجە چونکە دوجار ئێمە خوێندکارمان هەیە بەهۆی مامۆستاکیەوە وازی لە خوێندن هێناوە یعنی کەشێکە تۆ ئەم مناڵە ئەم خوێندکارە لە ماڵەوە کەشێکی ڕەشبینانەی هەیە دایک لی تو ڕابێ سەرزەنشتێکە تۆ نابی بە هیچ تۆ دایکەکە جاری خۆی هەر وشیاری نییە بۆ کۆمەلگاوە کووتمان ئەم چینەی کە سێم باسمان کرد وشیارێکی زۆر کەمی هەیە بۆیە نازانێت پەروەردەکردنەکەی ئەم مناڵەت چەند کاریگەری هەیە دواتر ئەمەیەتە ناو ناوەندەکانی خوێن ئاگر مامۆستاکەش وابێ بەڕاستبێتی تاکێکی ڕووخاو دروستە بێت تاکێک کەڵەکە بوو ڕەشبینی دروستە بێت دواتە چارەسەری تۆزی قورسە ئەبێت دەستەکانە خۆش بێت زۆر سپاس بۆ بەڕێز بەناسایی چالاکوانی کۆمەڵی مەدەنی سپاس کە لەم تەوەڕێ لەگەڵ بەخێر بێت سپاس دەکەم.